بري ريال مدريد أو هيا برشلونة أو هيا تشيلسي أو هيا زماني ئاماژەکە بەسەر ئەوەی نابیستە نەک سیاست لە هەموو بوارەکە بەڵێ بواری سیاسی بواری وەرزشی بواری فەرهەنگ و بواری ئاینە بواری پزیشکی هەموو بوارەکە مەسەلە بواری سیاسی دەرێ بواری سیاسی ئەو هەیە سەرۆکەکانی ئەوها بەڕێ سەرۆکی کوردستانە سەرۆکی حکوومەتە سەرۆکی پەرلەمانە سەرۆکی دادوەریە ئەوە زمانێکی عالەمینی ستاندارە و برێ وەرزش ئەوها تۆپانیا ریاضەیە ئەوە نادیە ئەوە هەڵبژاردنە مەسەر ناوی یانەکانی ئەوروپا هەموو دەزان مەسەر برێ ریال مدرید ئەوەیە بەرشلۆنە ئەو هەیە چێلسی ئەو هەیە ئەو کاسە عالەمەیە ئەوە برێ لە بواری وەرزش بواری دین ئەوها قورئانە ئامۆژگاری دەکەی لەو بوارانەی بەباشی ئەوانی تێدەگەم مەسەلە زمانی ئاماژە